بەراوی خی گەورە میهرەبان سڵاوی خواتان لەبێ بینەرانی خۆشەویست خۆشحاڵین ئەمڕۆ جیاواز لە ڕۆژەکانی تر بڕگەیەکی تۆمارکراوی پامی ڕۆژمان هەیە تایبەت بە گوڵ وەک دەزانین گوڵێکەکە لە سەرنج ڕاکێشترین ئەو شتانی کە هەچ کاتێک ببینینی ئەو هەچ کاتێک کە دەیبینین و هەچ کاتێک کە بەکاری دەهێنین هەست بە خۆشیەک و ئاسوودەیەکی دەرونی دەکەین. بەڵام لە ڕووی پیشەیەوە دەبینی ئێستا هاوڵاتیان زۆر گرنگی بە بواری گوڵ دەدەن و ئەمڕۆ ئێمە هاتوینەتە پێشنگایەکی گوڵ و باز لە جۆرەکانی گوڵ دەکەین و بزانین ئەم پیشەیە تا چەندێک لای کوردستان و لای هاوڵاتیان خوازراوە و کاری لەسەر دەکرێت و تا چەندێک گرنگی بم بوارە دەدرێ و جۆرەکانی گوڵ کامانن. ئەویش لەگەڵ خات و شادیە مستەفا خاوەنی پێشنگای گوڵ زیاتر باز لە باوە دەکەین. خات و شادیە سڵاوی خوارد لەوێت سپاس بۆ ئەو میوانداریە جوانە. زۆر سپاس دەکەم بەخێر هاتنی سەرەتا ئیشکردن لەناو گوڵا خۆشە تایبەتمەندیەکی جیاوازی هەیە لە ئیشەکانی تر. بەڵێ وەکو بەڕێستان وتت گوڵ جیهانێکی ترە جیهانێکی زۆر ئارامە ئارامبەخشە هەر کاتێک سەردانی هەر کەسێک سەردانی پێشنگاکە ئێمە ئەکات هەر پێشنگایەک بە لە پێشەکەکانمان هەنێ جار پێمانەوترێت کە ئەگەر گوڵیش نەبن هەنێ جار حەزەکەین سەردانتان بکەین بۆی ئەو جۆ ئارامەی ئێرە وەربگیرین. زۆر باشە لە کێکەوە دەستی کردووە بەم کارە وەکو خاتونێک کە ئەزمورێکی باشتان هەیە دڵنیام و چەند لقێکیشتان هەیە لەم پێشەنگای گوڵانە باسێکی ئەزمونی خۆتمان بۆ بکەیت. سپاس دەکەم من وەکو خێزان خەریکی ئەم کارین پێشتر ئێمە خێزانەکەمان خەریکی ئەم کارە بوو من دوای تەواوکردنی خوێندنەکە منیش ڕاستەخۆ دەستم کرد بە کارەکە و هاتمە ناو کارەکە و ئێستا ماوەی 7 ساڵە لە کارەکە. زۆر باشە کارکردن لەناو گوڵا چۆنە ئایا ئەم جۆرە گوڵانی کە بە تایبەت ئێمە بۆ ڕازاندنەوە یاخود بۆ دیزاین جیاواز لەو گوڵانی کە لە مەشتەلەکاندا یاخود ڕەنگە لە ماڵەکانماندا بەکاری بهێنین جیاوازی چیە لەوانە و ئاسان بەردەستە ئەم جۆرە گوڵانی کە ئێوە ئەیهێن لە ئەم پێشەنگایانەوە؟ بەڵێ ئێمە لە وڵاتی هۆڵندا کینیا گوڵەکانمانە هێنین بەخێوکردنی گوڵ کارێکی ئاسان نییە و ئەم گوڵانە بە شێوەیەکی کاتی ئەمێنێتەوە لە لای ئێمە واتە ئێمە هەفتانە یاخود بە 2 ڕۆژجارێ ئەپدەیتەکرێنەوە گوڵی تازە وەرەگرین. کارکردن لەناو گوڵە وەکوتم ئارامە بەڵام هێلاکەتی خۆی هەیە ئاگاداربوونی هەیە و جیاکردنەوەی خراپ و باشی هەیە و گۆڕینی ئاوی هەیە وەکو دیزاینکردنیش ئەمە کارێکی پیشەیە پێویستەکات و هەموو کاتێک مۆدیلێکی تازە شێوازێکی ڕازانەوەی جوانی گوڵەکە بزانی بۆ ئەوی شێوازێکی جوانتر بە گوڵەکە ببەخشی. زۆر باشە گرنگیدان بە گوڵەکان بە چی شێوازێکە ئایا کەشوهەوا و باردۆخی ئێمە گونجاو بۆ ئەم جۆرە گوڵانەوە دەبینین ئەگەر بمانەوێت لە باخێکا جۆرەك لەم گوڵانە بڕۆنین ئەکید بۆمان ناکرێت بۆیە هێنانی ئەم گوڵانە بۆ ئەم کەشە جیاوازە کە ئێمە تیایداین ڕەنگە بۆ خۆی جۆرێک لە پاراستنی زیاتری بوێت. گەرباسێک لەوە بکەیت. بەڵێ ئێمە بەڕادی تایبەتمان هەیە وەکوتم لە کاتی وەرگرتنی گوڵەکانە ئێمە لە بەڕادی تایبەتی ئاهێڵینەوە چکە ئەبێت پێویست دەکات کە ئەو شوێنی مانەوەی گوڵەکان فێنک بێت و ئێمە بەش لە پێشەنگەکانمانە عەرزیەکەین و دووبارە ئەبێ شوێنی پێشەنگەکانیشمان فێنک بێت لەبەرەوە ئەو کەشێکە بۆ گوڵەکە پێویستە یەکەم شت شوێنێکی فێنکە. زۆر باشە ئەو جۆرە گوڵانە چینکە ئێوە کاریان لەسەرەکەن ئەیان هێنن یاخود بۆ پێشەنگاکان. بەڵێ باوترینیان گوڵی ڕۆسە کە ئێمە خۆمان پێڵێن گوڵە باخ لیلیۆمان هەیە ئەلیسترۆمیریۆمان هەیە زۆر جۆری تری گوڵمان هەیە بەڵام بەپێی بۆنەکان بەپێی مەوسمەکان هەنێ گوڵ مەوسمیە ئەگۆڕێت ئەو کاتە ناوی گوڵەکانیشمانە گۆڕێت. کاتە ئەوی کە زیاتر خواسی لەسەرە گوڵە باخەکەیەکە خۆمان هەناوی. زۆر باشە ڕنگ و بۆنی ئەم گوڵانە ئایا ڕنگ و بۆنی جیاوازە یاخود ئەوە تا تەنها زیاتر بۆ ڕازاندنەوەی و شێوەیان زیاتر جوانترە؟ گوڵ خۆی جوانێکی تایبەتی هەیە ینی پێویست بە بۆنێکی زۆر ناکە خۆیان بۆنێکی ئارامکەرەوەیان هەیە لەبەرەوە ئەو بۆنە کیفایەتە بۆ گوڵەکە و هەنێ گوڵ هەیە هەر بۆنی نییە و هەنێ گوڵشمان هەیە بۆنی هەیە ئەوانی کێمە زیاتر بەکاری ئەهێنین بۆنی نییە لەبەرەوەی بەرگەی مانەوەی زیاتر ئەگرێت. بەڵێ خواستیشی لەسەر کەمترە لەبەرەوەی هەنێجار هەستیارە ئەو کەسێک کە تۆ گوڵەکەی پێشکەشەکە یان ئەچێتە لای نەخۆشێک باشترە کە بۆنی نەبێ لەبەرەوە زیاتر بێبوانە. ئێمە چۆن گوڵێکی گونجاو چۆن لای هەڵبژێرین هەمیشە کاتێک بۆنەکان جیاوازن وەک دەزانین کاتێک تۆچی بۆ لای نەخۆشێک یاخۆ ئەچی بۆ بۆنەیەک بۆ ئاهەنگێک بێگومان ئەمانە گوڵی تایبەتی پێویستە تا چەندێک هاوکاری هاوڵاتیانەکەن کاتێ سەردانتانەکەن گوڵێکی گونجاو بە پێی ڕنگ بە پێی دیزاین برن بۆ ئەو بۆنی کە ئەیانەوێت. بە خۆشحاڵیەوە ئێستا خەڵک زۆر زیاتر گوڵ بە دیاری پێشکەشەکات لەبەرەوە لە بۆنی خۆشیە بێدیان پرسەیەکە بێدیان هەر شتێکە خەڵک وای لێ هاتووە کە گوڵەکەی لە بیرە ئەوێت گوڵ پێشکەش بکە
لەبەرەوە بۆنەکان هەمووی جیاوازە وەکو تۆتت مثلەن دیاریکردنی بۆنێک مناسبێکی زەواجە یان تەخەڕوجی خوێندکارێکە یان هەدیبردنە گوڵە بۆ ماڵێکی تازە یاخۆت کردنەوەی شوێنێکی تازە یاخۆ هاوڕێیەکی نزیکت یاخۆت دایکت ئەمانە هەمووی فەرقەکە و زۆر باشتریشە کە کڕیاران کێنە لای ئێمە یعنی حساب بۆ ئەو لایەنانە بکەن چکە بەڕاستی ئەو لایەنێکی گرنگە و نابێت یعنی گوڵەکان تێکەڵ بکرێت بۆنەکان تێکەڵ بکرێت جوانترە هەر بۆنە و گوڵێکی خۆی هەبێت شێوازی تەخلیفکردن تەنانەت لە شێوازی دانانی گوڵەکەەوە هەتاوەکو پێچانەوەی بەرگی گوڵەکە پێویستەکە سێری بکرێت و دیاری بکرێت چی بۆ چی گونجاوە. زۆر باشە ئێمە ئەو گوڵانی کە هەمیشە ئەی بین یاخۆت ئەی پێچینەوە بگومان پێویستمان بە ڕێنمایی هەیەەوە دەبینین لە ئێستا خواست لەسەر گوڵ زیاتر بووانی جاران ئەگەر بگەڕینەوە بۆ پێشتر کەمتر خەڵک گوڵی ئەکریا خودت گوڵی ئەبر بە مناسەباتەکان جیاوازیەک ئەبینی جیاواز لە پێشتر ئێستا زیاتر گرنگی بدرێ بە گوڵەوە زیاتر خاوڵاتیان بەکاری بهێنن بۆ بۆنە تایبەتەکانیان لەو ڕۆژانەیە زیاتر بەکاربهێنرێت بەڵێ بە دڵنیاییەوە گوڵ دیارێکە کە لە هەستەوەیە دیارێکی هیچ مادی نیە زۆر معنەویە لەبەرەوە زۆربەی کات ئەوانەی کە ئەچنە سەردانی هەر کەسێک هەر ئازیزێکیان پێیان خۆشە گوڵێک پێشکەشکان و لێرەش لە وڵاتی خۆشمان و لە شاری سلێمانی وکوی ئەم ئاگادارین بە تایبەت ڕێژێکی زۆری خەڵک گرنگی ئایا بە گۆڵ تەنانەت نەک بۆ بردننی دیاری بەڵکو بۆ بردنە ماڵەوەی گوڵەکە هەفتانە گوڵی تایبەتی ئەوێت ڤازەکانی ئەڕازێنێتەوە گرنگی بە گوڵ ئایا بڵێ بە شێوەیەکی زۆر جوان داخلی ئەم ئەتەکێتە بوون کە گوڵ بە دیاری پێشکەشکەن و یان گوڵ بەرنەوە بۆ ماڵەکانی چ وەرزێک یاخود با بڵین چ کاتێک زیاتر خواز لەسەر گوڵ هەیە هاوڵاتیان زیاتر ئەیکڕن ئەیبن ئەین زۆجار هەنێ بۆنە هەیە چۆنەڵی گشتگیرە بنمونە تەخەڕوجەکانە بین زیاتر خوێندکاران دەچن گوڵ دەکڕن ئەو بۆنانە تایبەتی مندی ئێن بم ئیشی ئێوە بە تایبەتی بەڵێ بە تەکید ئەو بۆنەیەکی گەورەیە لە بەرەوەی خوێندکاران لەو کاتە گرنگێکی زۆر وەکو چۆن بە پۆشینی جلوبەرگەکانیان بە گوڵی دەستەکانیانێن و هەروەها ئەو میوانانێ ئەچنە لایەن زۆربەی زۆریان گوڵ پێشکەشەکەن ئێمە بۆ ئەو مناسەبانە هەوڵێن تازەترین گوڵ بێنین جوانترین گوڵ بێنین بۆ ئەوی خوێندکاران سوودمەند بێن یاخۆت بتوانن لەو ڕۆژا گوڵێکی جوان ڕەنگێکی جوان بەدەستەوە بگرن. نرخی گوڵەکان فەرقی هەیە بەپێی ئەو جۆرانی کە ئیهێنن جیاوازی هەیە لە نرخەکانیاندا؟ بەڵێ بە تەکید گوڵ هەیە گرانبەهایە گوڵ هەیە هەرزانە سعەکان گوڵ بۆ گوڵ فەرقەکە بڵێ هۆکاری جیازی نرخەکانیان زیاتر لە چیا خۆی بینێتەوە؟ زیاتر ئەوەیە کە کەم بەرهەمهێنانی یاخۆت گرانبەهای گوڵەکە خۆی لە خۆیان گران بێت یان کەم بێت مەسەلەن گوڵمان هەیە دەگمەنە نرخەکەی گرانترە بۆ شێوەیە. زۆر باشە با باسێکیش لەوە بکەین کە تۆ کە ماوەیەکی زۆرە خەریکی ئەم کارەی و ئەستە ئەزمونێکت پێیا کردووە دڵنیام کە نەک تەنها خۆت بەڵکو خێزانەکەشە هاوکارێکی باشە بوون ڕۆڵی ئەوان لە چۆنەڵێن بەڕێوەبردننی ئەم کارە تا چەندێک گرنگە کە خێزان بە تایبەتی سەپۆرتی کەسەکانی ناو خێزانەکانی بکە بۆ ئەوی کە کارێک باشی بێکەوە ئەنجام بدەن و بێگومان بەرهەمێکی جوانی هەبێت. بەڵێ بە تەکید پاڵپشتکردنی خێزان لە هەموو کارێکی گونجاو زۆر شتێکی دروستە و من وەکو خۆم پاڵپشتێکی زۆرم هەیە و ڕۆژانە بۆ پرسیارکردن یان بۆ هەر کێشەیەک بێت ئێمە خێزانەکەمان کۆ ئەبینەوە قسە لەسەر ئەەکەین و بۆ بەرەو پێشچوونی ئەم کارە یعنی هیچ شتێک نەماوانێکین بەڕاستی و بە بەردەوام کۆ ئەبینەوە لەسەر ئەوەی چ خاڵێک گرنگی پێبین یان چۆن وا بکەین ئەم کارە گەورەتر بێ ئەمە کە دەستمان پێکرد سەرەتایەکی بچووک بوو بەڵام ئێستا لەخوا بەزیابێت خاوەنی سێ پێشنگای عرضکردنی گوڵین و خاوەنی شەریکی هاوردەکردنی گوڵین لە وڵاتی هۆڵەندا. بە تایبەتی ئەو کەسێک لە ئێستا زۆر هاوکارتە بەڕێوەبردننی پێشنگاکانە. بەڵێ لەگەڵ برایەکم خەریکی کارەکەین کە ڕاستەخۆ هەردووکمان خەریکی کارەکەین ئەو لە بەشی پشتەوەی کارەکە زۆر هاوکاری منە و منیش بە معنی بە پێی ئەزمموی خۆم لە دیزانکردنی گوڵەکانە یاخۆت لە بەڕێوەبردنە لە هەر بوارێکی ترابێ منیش وردە خەریکم و ئەویش بە پاڵپشتی ئەوی بە تەکید خەریکی بەرەو پێشچوونێکی گەورە نیشاڵ. جیاواز لەو پێشنگایانێکی کەەوە جیاواز لە فرۆشتنی گوڵەکان ئێستا بۆری دیزین بابەتێکی زۆر گرنگیانی دەبینین ئێستا نەک تەنها بۆ سەردانیکردن نەک تەنها وەکو پێشکەشکردنی دیارێک بەڵکو ئێستا تەنهانە لە ڕەزاندنەوەی شوێنەکانیشە ئەم گوڵانە بەکار ئێنرێت. ئێوە تا چەندێک هەوڵ ئێن کە پەرە بم بوارە بدەن و هاوکار بن لە بواری دیزین و ئەوانەیە بۆ ئەوی کە زیاتر بتوانن
گوڵەکانتان پرفرۆشتر بکەن و سیمایەکی جوانتر با بە و کەسانی کە یانەوێ بەکاری بهێنن بۆ بابەتێکی جیاواز. بەڵێ طبعاً کاری گوڵفرۆشتن من حەز ناکەم تەنها بە گوڵفرۆشی ناوی بێنم، حەزەکەم وەکو پیشەیەکی دەستڕەنگینیش ناوی بێنم. بە تەکید ڕازانەوەی گوڵ خۆی لە خۆیە پیشەیەکە کە جوانێکی زیاتر ئەیە بە گوڵەکە، لەبەرەوە زۆر گرنگە هەر فرۆشیارێکی گوڵ نەک هەر ئێمە گرنگێکی تاوە بەلایانی گوڵەکە بات، لەبەر ئەوەی گوڵ ئەو دیزاینە ئەو ڕازانەوەی وای لێکات کە ڕەنگی گوڵەکان یاخود گوڵەکە خۆی یا ئەم گوڵە لە کام گوڵەوە نزیکە ینی پێچانەوەکەی بەیەکەوە بێت، ئەم گوڵە لەگەڵ ئەو گوڵەدا بندرێت، تەخلیفێکی چۆنی بۆ دائەنێت، چۆن ئەی ڕازێنیتەوە بە چ شێوەیەک جوانە. طبعاً ئەوانە هەمووی گرنگی خۆی هەیە، پێویستەکە گرنگی پێ بدەین. مۆبزەم ئێستا نوێکاریکیش هەیە، این جاران ئەگەر کەسێک هەدیەکی بردایە بە تایبەتی گوڵ یەکسەر چەپکێکە بر، بەڵام ئێستا دەبینین دەکرێتە قوتوی تایبەتەوە یاخۆ شازی جیازی دیزاینی هەیە. ئەمە تا چەندێک ئێستا باوە لە پێشەنگای گوڵەکانە کە دەکرێت. بەڵێ ئێمە لە چەپکەوە کە بەسیترینی چەپکە لەگەڵ بۆکسی گوڵ باسکێتی گوڵمان هەیە، خودستاندی گوڵمان هەیە بۆ سەر گۆڕستانەکان. ئیشی گوڵ ئیشێکی فراوانە، دیزاینکردنی گوڵ دیزاینێکی فراوانە، وەکوتم ئەبێ ڕۆژ بە ڕۆژ خەریکبی مۆدێلی نوێ بدۆزیتەوە. بەڵێ ئەگەر باسێکی گرنگتر بکەین کە تا چەندێک گرنگە کە ئێمە نەک تەنها بۆ بۆنێک، نەک تەنها بۆ شتێکی تایبەت، بەڵکو ڕۆژانە لە ماڵەکانی خۆشمانە، ینی گوڵ بەکار بهێنین، ئەمە لایەنی دەرونی مرۆڤ زۆر ئاسوودە ئەکا. تا چەندێک گرنگە گەر بۆن تەنها نەتبوونەیەکیش نەبوو، ئێمە گوڵ بەکار بهێنین و لە ماڵەکانماندا بێ بۆ ڕۆژانی ئاسایی بێ بۆ ئەوی کە هەستێکی باشمان باتێ. بەڵێ وەکوتم خۆشحاڵ ئەبین، یعنی کە ئێمە خاڵێکی وامان دروست کرد بێ لەناو خەڵکە، ئەم کارەمان گەیاند بێ بە خەڵک کە گرنگی بە گوڵ بن. وەکوتم خەڵکەکەش زۆر بە جوانی هاتووە پێشەوە بەرەو ئەم ئەتەکێتێت کە گوڵ لە ناو ماڵەکانیادا بێن. گوڵ بۆ هەموو کەس مانای ئارامیە بەخشێت، تەنها ڤازەیەکی گوڵ لە ماڵەوە دابنێت ئەزانێت کە چەند ئارام بەخشە، خەریک بوون لەگەڵ گوڵا، گوڵ شتێکی ئارامە، ئاو گۆڕینی ڕۆژانە یان هەفتانە گوڵەکان تازە بکرێتەوە، ئەوانە خۆی لە خۆی ئارامی بەخشێ بۆ کەسە. پاراستنی گوڵەکان لای ئێوە چۆنە؟ ڕێکاری تایبەتان هەیە، ماوەدی تایبەتان هەیە بەڕاگرتنیان؟ ئەگەر کەسێک بێ ماوەیەکی زیاتر ئەو گوڵی کە ئەیبات لای ئێوە بمێنێتەوە لە ماڵەکەیە و بە هەمان شێوە پارێزگاری لێ بکە، ئێوە چێ ڕێنماییەکی ئێمە؟ ڕاستیە زۆر کڕیار هەیە ئەم پرسیارەمان لێکا و بۆتە جێ پرسیار بۆ هەموو کەس. منیش چەند جار وتومە تەنها شوێنێکی فێنێک بەسە. بۆ نمونە ڕاستەکەن لە وڵاتێکی وەکو هۆڵندایان لە وڵاتەکانی ترا کە گوڵێک ئەبەن زەرفێکی وەکو پودرەوە ئەیانەنێ بۆ کردنەوە ڤازی گوڵەکە بۆی گوڵەکە زیاتر بمێنێتەوە. ئەم گوڵا خۆی تەمەنێکی دیاریکراوی هەیە و لەوە زیاتر نامێنێتەوە. لەوانەیە بتوانێت ڕۆژێک یا دوو ڕۆژ مقاومەی زیاتر پێ بکات یان بۆنی گوڵەکە بۆنی ئاوەکەی پیس نەبێت، بەڵام ئەمە وای لێ ناکات کە زۆر زیاتر لە تەمەنی خۆی بمێنێتەوە. ئەو گوڵانی کە بێتە ماڵەوە پێویستەکە لە شوێنێکی فێنکدا بندرێت و تیشکی خۆر لێ نیە، تەنها ئەوانە بەستە و دوو ڕۆژ جارە چێکی ئاوەکەی بکرێت ئەگەر پیس بوو بۆی ماوەیەکی زیاتر ئەمێنێتەوە. ئەگەر ئەو گوڵەی کە ئێمە ئەمانەوێ زۆر جار ڕەنگە هاوڵاتیەک بێت بێ دیزاینێکی بێ یاخود جۆرە گوڵێکی بێ کە بۆ ئەو بۆنەیە گونجاونە بێ، ئەو تا چەندێک ڕێنماییان ئەکەن بە پێی پێویستی و بە پێی ڕنگ و بە پڕی شێوەی و ئەو بۆنەیە ئەو گوڵە هەڵبژێرێ ئەو کەسە. بەڵێ ئێمە کە کڕیارەکەیت پرسیاری لەکەین بۆ چ بۆنەیەەکە، ئایا حەزەکەی ئێمە خۆمان گوڵەکەت بۆ هەڵبژێرین یان خۆت حەزەکەی هەڵبژێری؟ هەنێجار خەڵکەکانی ئەو کڕیارانی کە ڕۆمانتیەکەن حەزەکە خۆی گوڵەکە هەڵبژێرێت و بەدڵی خۆی گوڵەکان حەزی لە چی ئەوە بێنێت، یان ئیوا هەیە ئەیاتە دەست خۆمان ئەڵێ ئێوە خۆتان شارەزاترن چی بۆ ئەو بۆنەیە گونجاوە ئەوان بۆ بکەن. ئێمە بۆنەکە لێ پرسینیا ئەو کەسی کە ئاچێتە لای ئافرەتە یان پیاوە هەموو شتێک پێویستە وەکوتم جیاب بکرێتەوانەیە، گوڵی هیچ کەس بۆ هیچ کەسێکی تر نەبرێت، بۆ نەخۆش بۆ خۆشیەک نەبرێت، بۆ سەردانکردنی ئۆفیس بۆ دەستێکی بووک نەبرێت، ئەبێ هەموو ئەوانە جیاب بکرێتەوە. بەڵێ ئێمە لیانە پرسین یاخود ئەو کەسی کە ئەچێتە لە لای هاوڕێی خۆیەتی ئەزانێ حەزی لە چ جۆرە گوڵێکە یان چ ڕەنگە گوڵێکە، ئەو ڕەنگەی بۆ هەڵبژێرێ. هەڵتان ناوە گوڵی جیاواز بهێنە ئێرە، ینی بۆ نمونەسا جاران ئەگەر تەنها یەک گوڵ هەبووە یەک ڕەنگ هەبووە، ئێستا بینی چەندین گوڵ هەیە ڕەنگی تێکەڵی تایە. ئێوە گرنگیتان داوە بۆ بوارە کە جیاواز لەو گوڵانی کە پێشتر ئاهاتە کوردستان ئێستا شتی جیاوازتر ڕەنگی جیاوازتر بهێنە ئێرە؟ بەڵێ ئێمە پەیوەندی ڕاستە خۆمان هەیە لەگەڵ
کێلگەکانی هۆڵندا بزانین چی بەرهەمیێت و ساڵانە چ جۆرە گوڵێک تازەیە یان چی خواستی خەڵکی لەسرە لای ئێمە هەنێ خواست هەیە لەسەر هەنێ گوڵ تایبەتە واتە ئێمە ناتوانین هەموو جارێ لە پێشەنگەکانمانە عەرزی هەموو کەسێکیش ڕەنگە نەیکڕێت بەڵێ بەتەئکید بەڵام هەر بۆ ئەوی لە بەرچاوی خەڵک هەبێت کە ئەم گوڵەش هەیە یان گوڵ بە خەڵک بناسێنین هەنێ جار گوڵی غەریب ئەهێنین هەنێ جار گوڵی تازە ئەهێنین بۆ ئەوی خەڵک ببینێ و ئاشنای ئەو گوڵانە ببێت. لە داهاتوودا دەتانوێت چی نێودەرێکی تر بکەن لە بواری گوڵ فرۆشتنەوە بۆ ئەوی کە زیاتر هاوڵاتیش گرنگی بدا بە گوڵ وە گرنگی گوڵی بۆ دەربکەوێ ینی ئێمە بچینە لای نەخۆشێک بێگومان ئەگەر گوڵێکی بۆ بەرین یاخود دیارەک ئین بە هاوڕێیەکمان ئەمە یەکسەر هەست بە ڕووگەشێک و دڵخۆشیەکەکە چونکە گوڵ جیاواز لە هەدیەکانی ترۆک و ئاماژەت پێە زیاتر معنەویە هەدیەکی معنەویەوە ئەو کەسێک سەر دڵخۆشەکە چۆن ئەم گرنگی بگەڕینەوە بۆ گوڵ و زیاتر ئێوەش ئیحتیمام بم بوارە بدە. ئێمە گرنگێکی زۆرمانەیەوە بەم لایەنەوە وەکوتم ئێمە ئێستا سێ پێشنگامان هەیە هەوڵمان ناوە لە هەموو شوێنەکانی سلێمانیەوە خەڵک بتوانێت دەستی بە پێشنگەکانی ئێمە بگات و گوڵ بکڕێت بۆ ئەوەی لە هەموو دیارێکە گوڵی بیر بکرێتەوە گوڵ بکڕێت. بەڵێ ئێمە ئیشێکی زۆرمان لەسەر ئەوە کردووە کە گوڵ بە خەڵک بناسیێنین و وەکو دیاری پێشکەشی بکات جیاواز لە دیارەکانی ترکە هەنێ دیاریمان هەیە لەوانەیە ببرێت و زەرشی هەبێت لە جیاتی قازانج. ئەم هەدیەکی ڕۆحیە و ئارامکەرەوەیە و مانەی خۆشەویستیە بۆ هەر کەسێکی بەری لەبەرەوە ئێمە ڕۆژانە و لە ڕێگەی پێیج و ئەکاونتەکانی خۆشمانەوە هەوڵێن زۆرترین خەڵک ئاشنا بکەین بە بردننی ئەم دیارە جوانە. باش ئێستا شێوازێکی تر هەیە لەوەی کە من دەستم بگا بە گوڵەکان ڕەنگە نتوانم سەردانی شوێنەکان بکەم ئێوە ئاسانکاریتان کردو بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت لە ماڵەکانی خۆیانەوە جۆرێک گوڵیان دەست بکەوێت و ئەگەر نتوانن سەردانی ئێوە بکەن. بەڵێ ئێمە سێرڤیزی گەیاندنمان هەیە بۆ ناو شاری سلێمانی هەمانە لە ڕاستیە زۆر داوامان لێکرێت کە بۆ دەرەوەی سلێمانی بێت ئەتوان ڕن بۆ گوڵبنێرن بۆ دەرەوە ئەگەر داهاتوە هاوڵاتی داوا بکە. بەڵێ خۆی ئەوە ئیشێکی ئاساییە بۆ ئێمە کە بتوانین گوڵبەرینە دەرەوە بەڵام گوڵەکە گوڵێکی سروشتیە ئەتوانرێت لە ئیسفنجی تایبەتی و تەڕا بنێرێتە دەرەوە یاخود لە ڤازەیەک ئاوا بنرێتە دەرەوە بەس وەکو چەپکێک وەکو چەپکی دیاریوانی هەنێ شێوە هەیە تۆ ناتوانانی بینێتە دەرەوە لەبەرەوەی ئەو کەسێک کە ئیگەنە لەوانێ ئاگادارێکی باشی لێ نەبێ یاخود لە ڕێگە تیشکی خۆر لێ بعد یاخود گوڵەکە وەکو خۆی نەگاتە دەستی ئەو کەس کڕاریکە داوای کردو ئەمە شتێکی ناخۆشە بۆ ئێمە لەوانەیە وا بزانن گوڵەکە لای ئێمە ماوەتەوە لەبەرەوە هەتا ئێستا ئەو سێرڤسەمانێک کە گوڵ بنێری دەروی سلێمانی ئەتانێتی هەنگە بنێن بۆ ئەوی زیاتر پەرە بە بوارەکەدا بۆ گەیاندن بۆ دەرەوەی شارمە بەستە هەر تایبەت بە پیشەکەتان تایبەت بۆ پێشنگانی بەڵێ ئێمە زیاتر گرنگی ئەین بەلایانی دیزاینکردنی گوڵەکان واتە لەبەر ئەوی من ئەتوانم یعنی گوڵێک بە جوانترین شێوە پێشکەشی کڕیارەکەی بکەم بە ڕازانەوەیکی جوان بەڵام ئەتوانم هەموو جوانی گوڵەکە بشارمەوە بە ڕازانەوەیەکی ناشرین لەبەرەوە ئێمە زیاتر گرنگی بەلایانی ڕازانەوەی گوڵەکە ئەین و ڕۆژانە کورسی تایبەت ئەبینین یان لە ناو خۆمانە ئەفکارەکانمان ئەگۆڕینەوە بۆ ئەوی ڕازانەوەیکی زیاتر و زیاتر بە گوڵەکان بین بۆ ئەوەی خەڵک وای لێبێت چاوی تێر نەبێت یعنی لە شکڵێک یاخود ئیتر هەر چەپکێک گوڵ ببینێ لەبەرەوە ئێمە بەو شێوەیە هەوڵێن کڕیارەکانمان ڕازی بکەین و وردە ئەوانش خواستیان لەسەر کڕینی گوڵ زیاتر بێت. و بابەتی تر بەکارهێنن بۆ گوڵەکان ئێستا جیاواز لەوە قرتێ لەمانە هەیە خۆت جۆرێک لەو مادانەمان هەیە کە لەگەڵ گوڵەکانە ئەپێچێنەوە ئێوە لەو بوارە شاگرنگیتان بەوەدا خواستی لەسەر بێ بەڵێ وەکو باسم کرد لە کاتی دانانی گوڵەکە هەتاوەکو بەستنی کەڤەرەکەی پێویستە تۆ ئاگادار بیت لەبەرەوەی ڕەنگەکان تێکەڵ نەکەی دیزاینێکی جوانی بێتێ بەڵێ لە بەستنی وەرەقە و قردێ لەو هەموویەوە ئێمە گرنگی پێی. شادی خان ئێوە شتێکی وامان نەماوە گەر لە کۆتای یا شتێکت ما بێت پێشکەش ببینەکانێکی یاخۆیت قسەیەکت من زۆر خۆشحاڵ بووم بە خێراتنی ئێوەکەم ئەوە بۆ بینەرەکانیشتان هیوادارم هەموو کات گوڵ و ئارامی میوانی ماڵەکانتان بێت. زۆر سپاس دەکەین خۆشحاڵ بووین بۆ کاتەی بێمە بەخشی و هیواداری سەرکەوتنی زیاتر بۆ خوازیین و هیوادارین کە بینەرانیش زیاتر گرنگی بە گوڵ بدەن. ئەزیزانمان ئێمە ئەو بابەتێک کە تایبەت بوو بە پێشەنگای گوڵ و ئەو پرسیارانەی کە هەمان بوو سەبارەت بە گوڵ لەگەڵ شادیەخانە تاوتیۆمان کرد و هیوادارین بەرنامەی تۆبارکراوی ئەمڕۆی پاوی ڕۆژتان بەدڵ بوو بێ و توانی بێتان سوودتان لە بابەتەکە بینی بوو ئارامی میوانی دڵەکانتان بێت و هەمیشە لە ناو گوڵ و لە ناو ئارامیە بن خواتان لەگەڵ.